ئاوڕێیان ێژام کاتتان باش. زمانی ئاخاوتن، شێعر، ماتماتیک و فیزیک. لەم سەکۆیەوە بەردەوام شێعر بەسەر دەکەمەوە بۆ هیوایەی کە هیچ نەبێ بەشدار بم لە قورتارکردنی شێعری کوردی لەو قەیرانەی تێیدایە. لە بەشی 91 و 93دا هەندێک لایەنی شێعرم تاوتوێ کرد. لەم بەشەدا خۆم لە قەرەی لایەنێکی دیکە دەدەم. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. ڕەنگە تەنیا شێعر بتوانێ سۆزی چرکەیەکی ژیان بە چڕی و بە وشە قەتیس بکات. شاعر ئەزمموی خۆی بە شێعر دەنووسێتەوە، خوێنەر یا گوێگر بە ئەزمموی خۆیەوە دەیخوێنێتەوە یا گوێداری دەبێت کە ڕەنگە هیچ لەوی دانەر نەچێت. وەک هەموو بەرهەمێکی هونەر کە دەستا و دەستی کرد، ئیدی شاعر هیچ کۆنترۆڵی بەسەر شێعردا نامێنێ و خوێنەر بە ئەزمون و بە پێشخانی ئینتەلەکت و کللتوری خۆیەوە لێکی دەداتەوە و تێدەگات. باکی بە شاعر نییە، خۆگەر باکیشی هەبێ هەرگیز ناتوانێت بە دیدی شاعرەوە یان خوێنەرێکی دیکەوە بیخوێنێتەوە. ئەزمموی دوو کەس هەرگیز وەک یەک نین و نابن. ئەو ئەزممونەی کە شاعر تێپەڕاندووە لە کاتی دانانی شێعرەکەیدا، هیچ کەسێکی دیکە بە شاعر خۆشیەوە ناتوانێت جارێکی دیکە پێیدا تێبپەڕێتەوە. هێشتا بە تەواوی لەمە تێنەگەیشتوین، چونکە پەیوەندی مێشک، عەقڵ، باگابوون، هزر، ئاخاوتن، نووسین و زۆر دیاردەی پەیوەست لامان ڕۆشن نییە. ڕاستە کەسمان ناتوانین ڕاستە و خۆ لە سۆزی عەقڵی یان دۆخی عەقڵی کەسێکی دیکە بە ئاگابین، جا شاعیر بووە یان هەر کەسێکی دیکە. ئەو ئەزمونە تایبەتە بە خودی خۆی و نێهن بڕە. ڕاستە و خۆ بۆ ئێمە دەستەبەر نییە. هەڵبەت تا ڕادەیەکی باش ئێمە تەبا لە وشە دەستەواژە و ڕستەی شێعر تێدەگەین و ئەمانیش دەلاقەیەکن لەسەر عەقڵی شاعر لە کاتی داڕشتنی شێعریدا. مرۆڤ پێکەوە بەدایان هەزار ساڵ زمانیان بەرهەم هێناوە وەک چالاکیەکی کۆمەڵایەتی یان کۆڵێکتیڤ. ڕەنگە قۆڵی و بەربڵاوی تێگەیشتنمان جودا بێ، ڕەنگە زمانی کۆمەڵگەیەک لە زۆر ڕۆوە لە یەکێکی دیکە جودا بێ. بۆ نمونە کۆمەڵگە هەیە وشەی بۆ ژمارە یان ڕەنگ نییە، تەنیا دەڵێن کەم و زۆر یان تاریک و ڕوون. هەر هیچ نەبێ لە ڕووکاردا یەکەی زمان لای هەمومان هاومانایە. بۆ نمونە هەموو دەزانین وشەی شەو چی دەبەخشێ، لەگەڵەوەشدا کە شەوی هەمووشمان دانسقەیە و تایبەتە بە خۆمان. هیچ پێویست ناکا پسپۆڕ بین بۆی زمان بەکاربێنین. ڕاستیەکەی ئەستەمە ڕێ لە زمانگرتنی منداڵ بگرین. هەروەک پێویست ناکات لە بنەمای شێعر تێبگەین بۆی شێعر بنووسین. هەتا ئەمڕۆ لە فیزیکی کوانتم تێناگەین کە چی بەکاری دەهێنین و شۆڕشی زانست و تەکنۆلۆژی دووەممان لەسەر بینا کردووە. یەکەمیان دۆزینەوەی مەکینەیەک بوو بە هەڵم دەگەڕا و سێمیشیان شۆڕشی ئینتەرنێت و سۆشیەل میدیایە. فیزیکی کوانتم بە پێچەوانەی کلاسیکەوەیە. ئەمیان چەمکی فیزیکی بە ماتماتیک دەردەبڕێ. ئەویان لە هاوکێشەیەکی ماتماتیکدا بۆ مانای بڕی فیزیکی دەگەڕێ. فیزیکی کلاسیک سانا بوو، جوان بوو، عەقڵ دۆز بوو. دەمانزانی هێمای ماتماتیک لە بەرامبەر چ بڕێکی فیزیکیدا بەکارهێنراوە. لە کوانتەمدا هەر لە بنەچەوە بە ماتماتیک گزارشت لە دنیای فیزیکی کراوە. تێگەیشتنی زۆر سەختە. ماتماتیک زۆر جار مەشقێکی پەتی عەقڵە. سەرباری هەموو ئەوەش کە گوتم، گەر لە کۆششدا نەبین بۆ تێگەیشتن و شارەزابوون لە زمان شێعر و زانستدا، ئەستەمە بتوانین ڕەچەشکێن بین. تەنیا لە ڕووکاردا دەمێنینەوە، زۆرتر دەڵێینەوە تا نوێ بکەینەوە. هەر کەسێک کار لەسەر بەرهەمی هزر بکات پێویستە لە بەرشتی زمان بە ئاگابێ. شێعر نە چیرۆکە، نەپەخشانە، نەگوتارە و نەهونەر. ئاوێتەیەکە لە هەمویان هونەرێکی بەرزی ئەندێشە سازە بە زمان گزارشتی لێ دەکرێ. دەلاقەیەکی پچکۆلەیە لەسەر دنیایەکی مەزن، لەوەدا بچووکە کە درێژدا دڕ نییە و کورت و پوختە. وەک بڵێیت کەپسولێکە لە هزر زمان لە خۆی گرتووە. دەبێ خۆمان هەڵی بڕێژین تا بزانین چی لە ناخدا هەشارە. شێعر چەمکی گەورەی ژیان تاوتوێ دەکات، وەک جوانی، بەهای بەرز، ژیان، مردن، عیشق، خۆشەویستی، کردگار،
ڕۆح گەردوون تا دوایی کە ڕەنگە وەکی تر بابەتی چەندان لاپەڕە و بگرە کتێب بن. چەمکێک تاوتوێ دەکات دەرفەتی داهێنان و بۆچوونی زۆر تێدایە. شیعری گوێ نادات بە زانست و دروستی، دەرفەت دەدات بە ئەندێشە بفرێ و ئەقڵ فراوان بێ. ئەوە دەگەیەنێتە خوێنەر کە بە خەیاڵی کەسماندا نەهاتووە، هەمیشە پەیامی زەڵاڵە. شیعر کەڵک لە پاترنی زمان وەردەگرێ. هەموو زمانێک پاترنی خۆی هەیە. لە ئینگلیزیدا بۆ نمونە کە ئایدەر هات لەولاوە ئۆڕێت، کە نایدەر هات لەولاوە نۆردێ. نمونەیەکی زۆر ساکە لە زمانی کوردیدا دەهێنمەوە. هەمومان دەزانین خۆشەویستی چییە. خۆشەویستی دوو کەس پێکەوە دەبەستێ. لە ڕستەیەکدا گەر خۆشەویستی تێدا بێ دەبێت دوو ناوێشی تێدا بێ. جارێک وازم لە ڕناوێناوە. بۆ نمونە دەڵێم ئازاد نەسرینی خۆش دەوێت. ئەمە پاترنی زمانە. شیعر دەتوانێت ئەمە بگۆڕێ. بۆ نمونە شیعر دەڵێ گوڵ نیشتیمانی خۆش دەوێت. ئێمە دەزانین کە گوڵ بە ئاگان نییە تا خۆشەویستی هەست پێ بکات، بەڵام شاعر کەڵکی لە پاترنی زمان وەرگرتووە. دیارە ناتوانێت زمان لە ڕەگ و ڕیشەوە هەڵبتەکێنێ. بۆ نمونە ناتوانێت وشەی خۆشەویستی بەکار بهێنێ و لە نێوان دوو کەسدا یان دوو شتدا نەبێ. نمونەی دیکە زۆرن دەتوانن خۆتان بیری لێ بکەنەوە. لەگەڵ ئەو هەموو دەرفەتەشدا زمانی شیعر ئازاد نییە، بەڵکو مەرجی بەسەردا سەپاوە. لەبەر هەمەڕەنگی شیعر زۆر سەختە بتوانم دەستنیشانی ئەم مەرجانە بکەم. هەرچەندە شیعر چێوەیەکی دیاری نییە. هەر چۆنێک پێناسی بکەم بەشێکی گەورەی فرامۆش دەبێت، بەڵام لەسەر پایی پتەوی ڕێسادا مەزراوە. زمان تێیدا جیاواز بەکاردێ. مەرج نییە هەموو چەمکێک تایدا ڕۆشن بێ. هەمیشە جێی لەگدانەوەیە. دەرفەت دەدات خوێنەر ئەزمموی خۆی تێکەڵ بەوی شاعر بکات. زمانی شیعر هەرگیز زمانی ڕۆژانە نییە. پەنا بۆ زۆر چەمک دەبات کە ئێمە هەرگیز لە ژیاندا گوێمان لێ نابێ و بە خەیاڵماندا نایەت. زۆر جار گوزارشتی لە پەیوەندی چەمکی ژیان کە ئێمە لەگەڵی ڕاهاتوین جیاوازە، وەک بێوێ ئەلەنگاری هەموو تێگەیشتن و ئەزمون مابێ. ڕەنگە شیعر لە ماتماتیکەوە نزیک بێ، بە تایبەت لەوەدا کە لەگەڵ زمانی ئاخاوتندا جیاوازە و پێڕەوی ڕێسای زمان ناکات و سەر لە نوێدایان دەڕێژێتەوە. ماتماتیک وەک شیعر زمانێکی سربەخۆیە و خۆدابینە. شیعر ڕاستە بنەمای لە زمانی ئاخاوتن دەچێ، بەڵام جودایە. زۆر جار ڕێسای زمانی ئاخاوتن پێشێل دەکات و باکی بە لۆجیکی ژیان نییە. ڕیتم و ئاواز ڕۆڵی سەرەکی تێدا دەگەڕن. لە هەردووک ماتماتیک و شیعردا هاوتابوون ڕۆڵی گەورەی هەیە. لایەکی هاوکێشەیەک لە ماتماتیکە هەمیشە هاوتای لاکەی دیکەیە کە ڕەنگە بە نیشانەی یەکسان گزارشتی لێ بکرێت. دێڕێک یانی وە دێڕێکی شیعر لە بەیتێکدا لە زۆر ڕۆوە هاوتای دێڕەکە یان نیوە دێڕەکەی دیکەیە. ئێستا نمونەیەکی زۆر ساکار لە فۆلکلۆرەوە دێنمەوە. بینێ باندڵم ناسکە پەنجەکەت، باوە شوێنم کا بە ئاگریجەکەت. با لە دێڕی یەکەم بڕوانم. بینێ باندڵم هاوتای ناسکە پەنجەکەتە. دێڕی دووەم باوە شوێنم کا هاوتای بە ئاگریجەکەتە. هەروەها دێڕی یەکەم و دێڕی دووەم هاوتان. هاوتایی لە ڕیتم و دەنگدایە کە بڕگەکردن یا بە کوانتاکردنی زمان ڕۆلی سەرەکی هەیە. خۆگەر دێڕی یەکەم بە بڕگە بکەم بەم جۆرەی لێدێ: بینێ باندڵم ناسکا پەنجاکەت. دەبڕگەیە. دێڕی دووەمیش دەبڕگەیە. دێڕی یەکەم لە 2-5 بڕگەیی پێکاتوە، دێڕی دووهەمیش لە 2-5 بڕگەیی پێکاتوە. وەک دەبینین شیعریش وەک فیزیک لە کوانتەم پێکاتوە. یەکەی وزە لە فیزیای کوانتەمدا لە کوانتەم بچووکتر نابێتەوە کە هەم وزەیە و هەم مادەشە. کوانتای تیشک ناسراوە بە فۆتۆن و ئەوی دەنگ بە فۆنۆن. یەکەی شیعریش لە بڕگەی دەنگ بچووکتر نابێتەوە. من ناتوانم لە بڕگە بچووکتر بڵێم. دیارە شیعر لەوە زیاترە. ئەوەی گوتم تەنیا فۆرمە. دەنا لە ناوەڕۆکدا شیعر دنیایەکی جیاوازی تەریب بەوی خۆمان لە ئەندێشەدا دادەمەزرێنێ. لەو بەیتە فۆلکلۆرەدا لە ژیانی ڕۆژانەدا پەنجە زۆر کاری پێدەکرێ. ڕەنگە خستنە سەردڵ یەکێکیان نەبێ. ئەگریجە باوەشێن ناکات لە ژیاندا پانکە، باوەشێن و گونجێنەری هەوا
باوەشێن دەکەن. شێعر تەنیا بە کوانتا یان بە بڕگەن نەکراوە، زانستی فیزیک سەرقاڵی ڕیتمە کە بنەمایەکی گرنگی شێعرە. بۆ نمونە بنەمای دەنگ لەرینەوەیە، جا لەرینەوەی تەلێک بووە وەک لە گیتاردا دەبینرێ یان هەوا وەک لە شمشاڵدا ڕوودەدات. بە خۆڕایی فەیلسوفی یۆنانی پایتاگۆرس یانەوەی کێمە پێڵێن پیساگۆرس نزیکەی 2500 ساڵ پێش ئێستا نەیگوتووە گەردوون لەسەر بنەمای ژمارە شێوازی ئەندازیاری و ئاوازی میوزیک دامەزراوە. لای ئەم گەردوون قیثارەیەکی زەبەلاحە یەزدان ئاوازی ئاسمانی لەسەر دەژەنێ، چەمکێکی گەلێک باڵکێشە. لێرەشەوە دەستەواژەی The Music of the Sphere لە زمانی ئینگلیزیدا داهاتووە. ڕەنگە بە کوردی بێ بە میوزیک یان ئاوازی گەردوون، وەکی تر میوزیک یان ئاوازی ئاسمان. بۆ نمونە دەتوانین شێعر وەک جوڵەی هارمۆنی ساکارشی بکەینەوە کە بنەمایەکی فیزیکە کە دیاردەیەکی فیزیکە، هەڵبەت ئەویان چیرۆکێکی دیکەیە بۆ بۆنەیەکی دیکە. لێرەدا دەرکی لێدا دەخەم. لەلای من وەک ماتماتیک و فیزیک پێویستە هەمومان بتوانین شێعر بنووسین. ئەوە هەرگیز نامانکات بە شاعر، وەک چۆن زانینی فیزیک نامانکات بە زانا. شێعری کوردی پێویستە لە قاڵبی دەمەوەری و دووبارەکردنەوە ڕزگاری بێ و بچێتە ئاستی شێعری باڵای جیهان. ئەم جارە گەر خوێنتەوە تەنیا وەک شێعر سەیری مەکە، تێیدا بۆ فیزیک، ماتماتیک، ڕیتم و ئاواز بگەڕێ. گەر هەمویانت نەدۆزیەوە شێعرت لەژێر پرسیاردایە. سروشت یەک پارچەیە، ئێمەی مرۆڤ لە دیوی جیاوازەوە تێی دەڕوانین. هەرکە پەیوەندی نێوان دیاردەی جیاواز دەبینینەوە سەرسام دەبین، وەک ئەوەی کارێکی گەورەمان کردوێ. لە بەردەم بە بڕشتی سروشدا ئێمەی مرۆڤ گەلێک ساویلکەین. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەر فەتاح.